ئەگەر حکوومەتی هەرێم وەک خێزانێک سیر بکەین ئێمە خێزانێکمان هەیە دنیای پارە قەرزانە، دنیای دوورنی دەرەوەی هەیە، دنیایەک ململانەی ناو خۆی هەیە. باشە ئەم ماڵە بۆ چۆچی تۆ دوو ڕێگات لە بەردەمایە بۆ گۆڕانکاری لە ژیانی سیاسیە، یا شۆڕش یا چاکسازی. فکری چاکسازیەوەیە بۆی کۆمەلگا نەگاتە شۆڕش. ئایا نیەتی دواخستنی چاکسازی هەیە لە هەرێمی کوردستان؟ چاکسازی دەستی پێ نەکرێت تا تەجیل بکرێت. ئەگەر نیەت هەبێت لە چاکسازیە ئەتوانی ڕۆڵ دابشکن. یعنی تۆ ناکرێت لە یەک کاتا حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و وەزارەتەکان و دەستگا سەربەخۆکان هەمووی لەسەر پرسی بەنزین گەچی ناشگەنە نەتیجە. مەفروض ئەو قەیرانانی کە دەسەڵات دروستێکە بۆ درێژکردنی تەمەنی خۆی قەیرانی ساختە و فەیک بن، چونکە ناتوانێت قەیرانی حەقیقی دروستکە. قەیرانی حەقیقی دروستکە ئەشێ سەری خۆی بخوا. ئەها بەهۆی داعش و موچە و قەیرانی سەرۆکایەتیەوە چاکسازی چی لێ هات؟